ڕەمەزان ساڵحم لە شاری سنەوە بەشداریمان کردووە ئەمە لە گروپی خەیاڵی خانمانم ئەوان بانگشتیان کردوم و بۆ ئیشەکانی خۆم ئیشەکانی من ئاوێنەکاریە و ڕایزنەوە مێخەک و گوڵ و هەموو دەستکردەکان هەموو شتێکی تێدایە ئاوێنەکاریەکان لە ئاوێنە یەکمیل لەگەڵ سرامیک و ئۆشتانە لەسەر گۆزە و جێکلینکس و جێ خۆڵ و جێ چکولت و ئۆشتانە بەکاری دێنین بە ئیشە حرفەکان یەکێکەکانی دەستەکانم من بەرد و تەختەیە دا هەڵەواستێ ئەمە یەکێکەکانی دەستەکانم بەشداری ئەم فستیواڵە ناکەم سەرەتا دەستم کە بە دروستکردنی حرفەکان ئێتە وەردەوەتە فکرم بۆ هاو دەستم کە بەشە دروستکردن ئیش دەستەکانمدا بەردەوام بم لەسەری مندا وەردەوە فکرم بۆ هاوتە بیرم لێکردەوە ئیشە حرفکەم بیتە ئیکنسەکانە یەکێکە ئەمە بەشە دەختەکایەنم دەستەکەم بە بەشە ئەلمەکە لێم ئینجا بەردەکەن سەردانێم دەستەکەم بەشە حرفەکان و بیر و شەمەدان و ئیتر فکرم بۆ هات ئیتر وەردە فیری ئەم شانە بوو نابێمەکەی هاناوانە ئیتر لەم بەشداری فستیڤالەکان و شارەکەکان و مناسبەکان و فستیڤاڵی ئاوە بەشداری ئەەکەین ئێمە بەشداریکردنم بە جلی قەیمیە جلی کۆنا چکە حەزم لەوەیە شتەکانم هەڵگرتووە شتی خۆمە شتی دایکمە هەریهی کۆنە اینجا ئێستاش بە شتی کوردەواری بە مێخەکە بە شمڵیە بەو شتانە دەستم پێ کردوێتەوانێ بەشداربووم بە شیرینی من پیجی فانسیکەیکم هەیە شتەکانی من هەمووی جۆرە جیاوازەکانی شیرینیە کێکە و بابەتی کەپکێکم هەیە و پۆپکێکم هەیە و دۆنەتم هەیە و ئەوانی کە خەڵک حەزی لێ کاترالی چایە و کێکی قاوەی تەڕۆ کۆمەڵێک کێکی جیاواز بە دیکۆرات و دیزایناتی جیاواز هەمە بەشداریمان کرد لە فستیڤاڵی هاوینەی پارکی ئازادی کۆمەڵێک خانمین لە کۆمەڵێک واری جیاوازدا کارەکەین کۆمەڵێکمان ئیشی دەستیە کۆمەڵێکمان خواردن و شیرینیە من وەکو خۆم بە خواردن و شیرینی بەشداریم کردووە ئەو خواردنانی کە هێناومە مینی پیتزایە لەگەڵ برنجی ڕووبە هەنار و شفتە و یاپراخی گەڵامێ و یاپراخی سڵق و هەروەها زندوس و پاقلاوە وەکو خواردنی کۆری بەشداریمان کردووە چەند نوعی خواردنی جیاوازمان هێناوە یەکێک لەوانە کۆڕندۆکە نۆدڵسە تۆبۆکیە چیمچیە مۆچیە ئەو خواردنانەمان هێناوە شتێکی جیاوازە و لەخوا بەزیاد بەسپاس بەخوا مشتێکی باشمان هەیە هێناومانە لەخوا بەزیاد باشە ئێمە بەشداریمان کردووە بە خواردنە کوردەکان خواردنی جۆراوجۆری تریش زۆرە زانین بەس بەشداریکردنمان لەم فستیڤاڵانە بە خواردنی کوردەواریە وەڵام من بە عەترەکانم بەشداریم کردووە بەڕاستی لەوەتەی کە من بەشداریم کردووە تقریبا ناگاتە ساڵێک بەڵام ئیسفادەیەکی زۆر باشم لێ کردووە و بە تەسەوەری خۆشم ئەوانەی کە ڕەفیق من لێرە و هەم بەشداریان کردووە ئەزانم کە ئیسفادەیەکی زۆر باشەکەن لەبەرەوە کە هەر فستیڤاڵێک ئەکرێتەوە هەمویان ئەبینم بە خۆشحاڵیەوە.
ئامادەی ئێستا ئەم گۆزە سرامیکە ئێستا من لە هەمەدانە زیاتر سرامیکەکە ئاوێنەکەش لە سنەوشت دەست ناکەوێت چون ئاوێنەکە زۆر تەنەکە ئاوێنەی ئاسایی ماڵان نییە لەبەرەوەی زۆر تەنەکە لە شارەکانی تریش نییە زیاتر من لە تاران دەیکڕین و بە خۆمان پارچە پارچەی دەکەین لەسەر گۆزۆشتەکە دایدەنین وەڵا ئەوانەش هە دەستکردی خۆمانە لەگەڵ مێخەک وشتەکان و ئەو چاوەزارانە ئێستا بە قوڕی سناعی خۆم چاکم کردووە ئەم گوڵانەش هەمووی شتێکی بەس ئەمەی معمەلە گوڵەکانی هەمووی دەستکردی خۆمە لە سەرداروشت بۆ هەڵواسینی دەرگا و سەر دیواروشت بەکاری دێنێ بەرنامەی ئیشی دەستی ئێمە سۆن کرنگیە یعنی ئیشی دەستێکیمان بۆ نەبەر ئەوەی مەخۆ مەخشۆڵکەی کاتێک خۆ دەکوشی بێەوەی ئیدا ئەم فێستیڤاڵانەوانەیە ئەم شۆرە فێستیڤاڵانە بەشداری ئەم فێستیڤاڵە ناکەین بە شۆری ئیشی دەستی خۆمان من بە ئیش حرفەکان بەشداریم کردووە هەیە بە ئیشی دەستی خۆی بەشدارە بێ هەیە بە ئەم شۆرەیشانە ئەمە بە حەست و خوڵێ خۆتە و بەشدارین فێستیڤاڵانەکەیت و خۆ مەشهوڕەکەی کاتی خۆ دەرخانەکەی بەرهەمێکی هەبێ بتوانی داهاتێکی هەبێت ئێمە بەشداری ئەم فیسیڤاڵەمان کرد لە ڕێی گروپێکەوە زانیمان کە بازارکردنێک هەیە ئەتوانی تۆ لە دەرەوەی ماڵەکە و بێی بازارکردنێک بکەی بۆی مشتری زیاتر بناسی بە دەر لەوانی کە لە ماڵەوە هەتن. وڵا من ئیشە دەستیەکان زیاتر بۆ جوانکاری ناوماڵ و ئەو شتانەیە یەکەم جاریشە بۆ باشوور بەشداری دەکەم بەس لە ئێران بەشداری فستیواڵشتم کردووە بەس لێرە یەکەم جارە هەستێکی خۆشە و ئەوەی کە بتوانانی هۆنەرەکەمان بە شارەکانی تر و وڵاتەکانی تر بناسیێنین زۆر پێمان خۆشە بۆی ئەمە زۆر باش ئیسفادەما کردووە نەخوا بەزار بە سپاس بە خۆی گەورە سپاس بەخوا هەموو کەس ئیسفادی داکردووە بەیشی گودەواری خۆمان بێشی دەستی خۆمان بەشداریمان کردووە و سپاس بخوا سوودی باشمان لێ بینیوە و زۆر باشی بە سپاس بەخۆی گەورە باشە تا ڕادەیەک باشە خەڵک ئەمان ناسێ خەڵک ئەمان ناسێ زۆر باشە و ئەلحەمدولله ئەم جۆرە فیسیڤاڵانە ناتوانێت بێ بە سەرچاوی داهات چونکە یعنی خێرەکەی بەو شێوەیە نییە بڵێن سەرچاوی داهاتەوە بەرنامە یا مەبەستی بەژاریکردنی ئێمە ئەم پەیجانی کە لە ماڵ و ئیشەکان سەرچاوی داهات نیە بەڵکو ناسینمانە بە خەڵک ئەوە بەلای ئێمە ئەوە داهاتەکە فیستیڤاڵەکان بەعام سەرچاوێکی داهاتن بۆ ئێمە من وەکو خۆم هەم لە پەیجەوە لە ڕێی سۆشیال میدیاوە و هەم هەروەها لە ڕێی فیستیڤاڵەکانەوە خواردن و شیرینیەکانم عەرزەکەم و ئەلحەمدولیلا هەتاوەکو ئێستا ئەتوانم بڵێم سەرچاوەیەکی باشی داهات بۆ من بەڵام ئەوەیە بەپێی شوێن جیاوازە شوێنی وا هەیە نرخی ئەو شوێنانەوە ئەو کەپرانی کە ئەیگری فەرقی هەیە لەگەڵ شوێنێکی ترە ئەگەر بۆ منە سعرەکەی گونجاو بێت و باشتر بێ ئەوە بۆ ئێمەش باشتر بێ فیستیڤاڵ بە تاکید زۆر زەڕورە زۆر زەڕورە ئەم فیستیڤاڵانە بە تایبەتی ئەوەی کە ڕاستە ئێمە شوێنی خۆمان هەیە شوێنی تایبەتمان هەیە لە سەوڵەکە
ئێمە زۆر بەڵام زۆر گرنگ نییە بۆ ئێمە بەڵام لەبەرەوە شوێنی و تایبەتی خۆمان هەیە بەڵام بۆ گەنجێک کە پرۆژەیەکی هەیە کە شتێکی هەیە ئەتوانێت بێ لێرە عەرزی خۆی کە عەرزی بێتە سەرچاوەیەکی داهات باش بۆ خۆی زۆر گرنگە لە ڕووی ئەوەی کە تۆ لە ماڵەکە دیتە دەرێ ئەبێ بە گۆڕینی سروشتی ئیشەکەت ئەمەیەک دوو داهاتیش ئەجوڵێنێ بە ڕێکوپێکی باشە خراب نییە زۆر ضرورە ساڵانە ئەنجام بدرێت بەڕاستی زۆر ئیسفادەی هەیە بۆمان من وەکو خۆم ئیسفادەیەکی زۆر باشم لێ کردووە و پێشم خۆشە بەردەوام کە بکرێتەوە نەک وەرزانە بێ ئەمەوێت کە مانگانە یعنی لە مانگێکا دوو جار هیچ نەبێ ئەم فیستیڤالانە بکرێتەوە و پێشم خۆشە کە هەموو گروپەکان بەیەکەوە یعنی وەکو هاوکاری یەکتری بکەن کە فیستیڤاڵی گەورەتر و باشتر بکەینەوە ئیشەڵڵا